دەرچوویەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی سنووری سلێمانی دژی دانەمەزراندنیان و بەڵێنە ناڕاستەکانی حکوومەت لە بەردەم زانکۆی سلێمانی گرتبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. ئەوان دەڵێن بە واستە و گەندەڵی خەڵک کراوە بە گرێبەست، بەڵام دەرچوویەکەمەکان کە مافی خۆیانە پشتگوێ خراون. بەجددی لە ساڵی 2007 ئاگادارن دامەزراندنی وایلەکان ڕاگیراوە، هەر ڕۆژە بە بیانیە کە ڕۆژە بە بەڵێنی ناڕاستە، ڕۆژە بە وەڵامی درۆ نێوەی یەکەمەکانی زانکۆ هەڵبخەڵەتێنن بە بیانی جیاواز و قێرانی دارایی و نازانم چی. ئێمە یەکەمی زانکۆین، ئێمە ئەکرێ بڵم ڕۆشن بترین چینی کۆمەڵگەین، ئێمە کۆڵەکەی زانکۆی، ئێمە بۆ قسانە هەڵ ناخەڵەتین، ئێمە هاتوونێ ڕێداوی مافی خۆمانەکەین وەک هەموو جارە داواکاری سەرکیمە دامەزراندنە هیچ کاتێکی شکۆڵ لەمە ناین. ئەگەر ڕۆژانەی تر بە گەرمە و بەسەرما هێمە ئێرە داوی مافی خۆمەکەم تاکو دامەزێن و بەرهەمی هەوڵماندبوونەکەم وەرەگرمەوە بە بەڵگەلامانە چەندین سەرۆکی زانکۆ و یاری دەدەر و چەند بەرپرسی زانکۆ 50 کەس و 60 کەس و خزم و کەس و کار و ژن و مێرد و خوشکەزا و برازای خۆی ناوە داینا و کورەتی بە وانەبێژی زانکۆ گرێبەستی ئەکا و نازانم لەلایەن حکوومەتەوە توانە داتانەنین، بەڵام ژمارەتان زۆرە یانی وەکو ڕێژە لە سلێمانی چەندێکە بن؟ واوی کە بایۆمەتری ماکر ژمارەمان کەم بۆ چکە هەندێک کەس هەبوو نەچوو بۆ بایۆمەتری، پێم وا بێ 9000 ئەوە نەیە کەسین، بەڵام ئەوەش بۆ حکوومەت زۆر کەمە، بەڵام لە کاتێکا بۆچی بۆ چین و توێژی تر هەیە بۆچی بۆ ئێمە نییە؟ نانەخێر بەعام ئەوە نەیەکین. دەڵێن لە 2007 بە پاساوی قەیرانی دارایی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان دانامەزرێن، بەشێکی زۆری هۆکارەکەشی گەندەڵیە و جیاوازیکردنە لە نێوان چینەکان. ئێمە وەکو سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگا حکومەکانی کوردستان کە لە ساڵی 2007 بۆ 18 تاکو و 23 بێ 24 دانەمەزراوینەتەوە کە چاوەڕێی دامەزراندن و بەجێگەیاندنی بەڵێنی حکومەتین، نیگەران و پستین لەوەی بەداخەوە لە زانکۆی ڕاپەڕین بە تایبەت و زانکۆکانی تری کوردستان بەگشتی کۆمەڵە خەڵکێک کە بە هیچ شێوەیەک فەرمانی وانەبێژیان نیە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەمڕۆ بە شێوەی ناشایستە و خزمێنەوە بە گرێبەست هەوڵی دامەزراندنیان درراوە. لەبەر ئەوە ئێمە وەکو سەیەکەمەکانی هەڵوێز لەسەر ئەم کارەوە دەگرین و بەرەنگاری ئەو گەندەڵیە دەبینەوە. هەروەکو بە هەموو شێوەیەک ئەم کارە ناشایستەیە ڕەت دەکەینەوە و داواکارین بە زووترین کارکەسانی ناشایستە لە پرۆسەکە دوور بخرێتەوە، فەرمانەکانیان هەڵبوەشێنرێتەوە. ئێمە شایستەترین لەوان و دامەمەزرین چونکە ئەو شوێنەی مافی سەیەکەمەکانە و هۆگەر بێت و ئەم پرۆسە گەندەڵیە سەر بگرێت و ئەوە خوتی زانکۆ و وەزارەت و حکومەتیش بەرپرسی گەورە دەبن لەم کارەدا. بەوتەی خۆیان یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان ژمارەیان 9000 کەسە و بەهۆی دانەمەزراندنیانەوە ساڵ لە دوای ساڵ ژمارەکە زیاتر دەبێت. ئەوان دەڵێن بۆچی چینەکانی تر دەکرێن بە گرێبەست کە بەشێکیان شایستە نین.